من پێشتر شەڕی خۆمم کردووە دنیا مۆرفینە قەرزارە پێم گردون سەرسامە لێرە جوابی تەڵەبکار هەرزانە درێ تەنیا من نیم کە چاوم قورسە جەنگە هەزاران سەرباز بەڕێ نەسیری دووبەختێکی بەد و بەترن سەر بەلاشەیان سەربارە هێی هەڤاڵ ئارام بخەوە کارخۆت و کرد لە مەترسی نەترسی بەرپرسی سەر کورسی تاڵانکەرنیە وەک دزی سەر ئرسی باپیری نابینی بێ خانومانێکە هەم لە بیری خۆیان بێت هەم لە فکری سەگ برسی ئارام بخەوە کارخۆت و کرد لە مەترسی نەترسی زیندگی خۆی بێ پەناس چرخە بێ ئینتەهاس و نەوزە هێشتا سیا ساڵی مێردەزمەس ئەم کێوە پیرە سەرسەوزە هێشتا گیرۆ دەی هاو سۆحبەتێک کە چیرۆک لە ناوی نوقمە بێت گیرم لە ناو نوقتە چین ناو نوقتە زاف ناو نوقتە کوێرن و سام لە نووسن دەست بە سیا و بیر پەرواز مەکرد لە جیاتی خەمخە و نەجات بەم یا بیکوژم شا یەت بە کوشتن نەجاتی بەم و سام لە نووسن دەست بە سیا و بیر پەرواز مەکرد لە جیاتی خەم خەو نەجات بەم یا بیکوژم شاید بە کوشتن نەجاتی بەم خەو نەجات بەم یا بیکوژم شاید بە کوشتن نەجاتی بەم